یا ڕەبی خوایەگیان چۆن ئێمە لە ماڵەکەی خۆتە کۆ کردەوە ئاوەهاش لە بەهەشتا بە دڵخۆشی کۆمان بکەیتەوە یا ڕەب العالەمین ئامین. خۆشەویستان، خوای گەورە ناز و نیعمەتی زۆری بەسەر ئێمەدا ڕژاندووە. گەورەترین ناز و نیعمەتی خوای پەروەردگار بەسەر ئێمەوە ئەو ئیسلامە پیرۆزەیە، ئەو دینداری خواپەرستەیە کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە و بۆیە خوای گەورە چەند شوێنی قورئانە دەفەرمێ ئەوەی کە بمەوێ هیدایەتی ئەدەم. کاتێک کە تۆ خوای گەورە هیدایەتی داوی، دیارە خوای گەورە دەیەوێت تووشی خێر و خۆشی بکە، بە کەمی مەزانە. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە، یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێت، باسی بەسەرهاتی خۆی و دایکیمان بۆ دەکات کە لە صحیح مسلم داهاتوو. دەفەرمێ من بانگەوازی دایکم دەکرد بۆ ئیسلام. دایکم بتپەرست بوو، بتی دەپەرست و مشریک بوو. دەفەرمێ هەرچەندێ نەسیحەت و ئامۆژگاری دایکم دەکرد سوودی نەبوو. دایکیان مسلمان بە، دایکیان واز لە عیبادەتی غێری خوا بهێنە، دایکیان بتمە پەرستە، خوا بپەرستە، ئەڵڵا بپەرستە، بەڵام دایکم بە قسەمی نەدەکرد. ڕۆژێکیان ئامۆژگاری خێری دایکی خۆم کرد، دەفەرمێ کۆمەڵە قسەیەکی بەرامبەر بە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم، زۆر بەلامەوە ناخۆش بوو. هەندێک قسەی ناخۆشی کرد بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەگەڵەوەدا کەوتی مسلمان نابم، کۆمەڵی قسەیشی بە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم. واتە شتانێکی و دەربارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پێم ناخۆش بوو. کەواتە ئینسانی ئیماندار پێی خۆشە خەڵکی خوا بناسێ، ڕێگای خوا بگرێ، ئەوەتە ئامۆژگاری دایکی دەکات. دایکیان بگەڕێرە بۆ لای خوا. دەفەرمێ کاتێک کە گوێم لێ بووە قسە ناخۆشانی بەرامبەر بە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم، هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من دەگریام، بە گریانەوە هاتم بۆ خزمەتی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من بانگی دایکم دەکەم بۆ ئیسلام، ئامۆژگاری خێری دەکەم، بەڵام بە قسەم ناکا و پشتم تێکات. بەڵام ئەمڕۆ بانگی دایکم کرد بۆ ئیسلام، بۆی مسلمان بێت، بەڵام کۆمەڵە قسەیەکی بەرامبەر بە تۆ کرد زۆرم پێ ناخۆش بوو. بە گریانەوە ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ باسی ئەوە دەکات کە دایکم بە قسەم ناکات، لەگەڵەوەشە کۆمەڵە قسەیەکی ناخۆشی بەرامبەر بە تۆ کرد. بۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من داوام لە تۆ ئەوەیە لە خوای گەورە بپاڕیتەوە کە هیدایەتی دایکم بدات، کە دایکم ئیمان بڕواتە دڵێەوە. ئەو بەدەست خوایە، هیدایەت بەدەستی هیچ کەسێک نییە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ نەیانتوانی هیدایەتی ژنەکانیان، باوکیان، مناڵەکانیان بدەن ئەوەی کە خوا نەیویست بێ، لە دەسەڵاتی هیچ کەسێکان نییە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ هەرچەندێ هەوڵیدا باوکی مسلمان بێ، بە کافری مرد. نوح سەلامی خوای لەسەر بێ هەوڵیدا کوڕەکەی ئیمان بهێنێ، بە کافری بخنکە. مەرج نییە ئەگەر کەسێک خۆی باش بوو، مناڵەکەی خراپ بوو، خێزانەکەی خراپ بوو، یەکسەر تاوانباریکی. لەوانەیە زۆر هەوڵی دابێ لەگەڵ دایک و باوکیان، لەگەڵ منداڵ و کچ و کوڕەکەیدا، بەڵام بە قسەیان نەکردبێ. کە تۆ ئامۆژگاری کچەکە و کوڕەکە و دایک و باوکت کرد، ئەگەر بە قسەی شتت نەکەن تۆ گوناهبار نابیت، تۆ ئامۆژگاری خۆت کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک گوێی لە ئیمامی ئەبوو هورەیرە بوو، بە گریانەوە دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دوعای خێر بکە خوا دایکم هیدایەت بدات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوایەگیان هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدە، هیدایەتی دایکی بدە. سبحان الله. یەکسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کرد، بەڵام بزانین دوعاکە کاریگەری چۆن دەبێت. ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ داواکە لە پێغەمبەری خوا
صلى الله عليه وسلم لخوا بپارێتەوە نافەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکم هیدایەت بدە چونکە هیدایەت بەدەست پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم نەیتوانی ئەبو طالیب مسلمان کات نەیتوانی ئەبو لەهەب مسلمان کات چونکە خوا هیدایەتی نەدا سەحابە دەیان فەرموود تۆ لە خوا نزیکی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوش دروستە بە کەسێکی زیندوو بڵێ دوعای خێر بکە بەڵام دروست نییە بە مردوویەک بڵێ ئەمە لە خوا نزیکە با دوعام بکە ئەوە شیرکە مردوو نەگوێی لە تۆی و نەتوانێت دوعا بۆ خۆشی بکات نەبۆ تۆش بەڵێ دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دوعای کرد فەرمی خوایە گیان هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدە ئەفەرمێ منیش کە گوێم لەم دوعایە بوو یەکسەر هەواڵێکی خۆشم پێ بوو وەکو مزگەێنیە بۆ دایکی خۆم کەوتمە ڕێ بەرەو ماڵ بزانە مەسافەی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو هورەیرە چەندێک بووم لێک هەردووکیان لە مەدینە بوونە مەسافەیەکی کەم بۆ بێگومان بەڵێ دەفەرمێ هاتم گەشتمە بەر دەرگای ماڵ خۆمان تەماشا دەکەم دەنگێک دێ دەنگی ئاو دێ ئاو کەسێک خۆی بشۆرێ دەنگی دێ ئاو کاتێک ئاوەکە دەڕژێنی کاتێک کە دایکم گوێی لە دەنگی من بوو وتی ئەبوو هورەیرە لە جێی خۆت بوەستە مێژوورەوە چکە دایکی خۆیە شۆرت دەفەرمێ گوێم لە دەنگی ئاو بوو ئاوێکە مرۆڤ کاتێک خۆی دەشۆری ئاوەکە دەنگی دێ دێتە خوارەوە دەفەرمێ دایکم خۆی شۆرت جلی کردە بەری و هاتە دەرەوە و دەرگای بۆ کردمەوە دەرگاکە داخرا بوو دەرگای بۆم کردەوە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله سبحان الله یەکسەر مسلمان بوو ئەبوو هورەیرە دڵسۆزی دایکی خۆی بوو ڕەزای خوای لێ بەڵام پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم یەکسەر دوعاکەی قبول سبحان الله خوای گەورە چی ڕێزێکی لە پێغەمبەران گرتووە سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە لە مەدحی عیسا پێغەمبەر و یەحیا پێغەمبەرە دەفەرمێ سەلامی خوایان لەسەر بێ چی دەفەرمێ سەلامی خوایان لەسەر بێ ئەو ڕۆژەی کە لەدایک بوون سەلامی خوایان لەسەر بێ ئەو ڕۆژەی کە مردن سەلامی خوایان لەسەر بێ ئەو ڕۆژەی کە زیندوو دەبنەوە سەلامی خوایان لەسەر بێ خوا بەرز دەکاتەوە ئەگەر تۆ بەڕاستی ڕێگای خوا بگریت دەفەرمێت بەڵێ دایکم شایەتمانی هێنا و مسلمان بوو بە دوعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کرد هەتا ئەبوو هورەیرە گەیشتە ماڵ دایکی خەریکی خۆشوەردن بوو یەکسەر خوای گەورە هیدایەتی دایکی دا بەڵێ دەفەرمێ ئەمجا هاتمەوە دووبارە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام بە گریانەوە هاتم بۆ خزمەتی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە خۆشییا دەگریام وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە وەڵامی دوعاکەی تۆی دایەوە دایکمی هیدایەت دا دایکم شایەتمانی هێنا و وازی لە بتپەرستی هێنا سەحابەکان ڕەزای خۆیان لێبێ کاتێک کە شایەتمانیان نەهێنا ئیتر باوەڕیان بە غەیری خوا نەئەمە کارەسات ئەوەی ئێمە دەڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله هاوار لە دارۆبەرد و قەبرێ دەکەین خوای گەورە بە تاک و تەنها بناس شەریک بە خوا بڕیار مەدە لا ئیلاهە ئیلا الله واتە هیچ خوایەک نییە هیچ پەرستراوێک نییە هیچ زاتێک نییە شایستەی پەرستن بێ شایستەی ئەوە بێ عیبادەتی بۆ بکەیت ئیلا زاتی ئەڵڵا نەبێ کەواتە خوای گەورە بە تاک و تەنها بناس چەند جا باسمان کردووە خۆشەویستان ئەگەر لە شوێنێکە جەنازەیەکدا بنرێ هەموو جارێک خۆم بینیمان جەنازەمان بینی و دانراوە ئەگەر لەم شوێنێکە سەتەها نەفەر کۆ بۆتەوە نەفەرێک لەو سەد نەفەرە لەو خەڵکە لەو هەزار نەفەرە نەفەرێک بڕاتە پاڵ جەنازەکە و لای تەرمەکە لەگەڵ مردووەکە قسە بکە بڵێ مردووەکە چیت ئەوێ داوای چی ئەەکەی چی ئەڵوە حاصل هەندێک قسەی لەگەڵ بکات گفتوگۆی لەگەڵ بکات لەگەڵ مردووەکە ئەوەی کە لەوایە هەر هەمووی ئەڵێن پیاوە تێک چووە بەخوا مەشێت بۆ تێک چووە لەگەڵ مردووە قسەکە تێک چووە کەس هەیە بڵێ ئەمە تەواوە
کاکە تۆ تەواوی لەگەڵ مردووە قسە مردوو ئاگای لە تۆ نییە ئێ باشە مردووەکەی هێشتا تازە مردووە جەنازەکەی بە دەرەوەیە بە تانیکی بەسەرەوەیە ئەوەی قسەی لەگەڵا بکە و داوای لێ بکە تێک چووە ئەی ئەو کەسە تێک نەچووە بچێ لە مردوویەک بپاڕێتەوە ئێسک و پرستیشی ڕزیوە یەک مەترێ زیاتر خۆڵ بەسەریوەیە ئەی باشە بۆ ئەویان تێک چوو نییە ئەوە کارەساتە ئەوە عەقڵی تەواو نییە بەس ئەمەیان عەقڵی تەواوە نەخێر ئەمە خراپترە لەو زۆر لەو خراپتریشە چونکە ئەو جەنازەکەیشی نەماوە چونکە ئەو خۆڵی بەسەرەوەی نەک بەتانی بەقەد سەتەها و هەزارا بەتانی خۆڵی بەسەرەوەیە کەچی تۆ چی داوای یارمەتی لێەکەی دەیوتت لا إله إلا الله تەواو سەحابە ڕەزای خوا نەبیوتیان لا إله إلا الله ئیتر تەواو کۆتاییان بە عیبادەتی غەیری خوا هێنا نەچون لەگەڵ لا إله إلا الله دا لە بتەکانی پێشوش پاڕێنەوە بەڵێ خۆشەویستان ئێمەش با دڵسۆزی ئەو دینەی خوا بین ئەو دینەی خوا بە خەڵکی ڕابگەێنین بتوانین بە ئیزنی خوا خەڵکی بەرەو ڕێگای خوا بەرین بەرەو ڕێگای خواناسین بەرین بەرەو ئەوە بەرین کە ڕێگای سونەتی پێغەمبەری خوا بگرێ صلی الله عليه وسلم ئەم سەحابە ئەوەندە دڵسۆزە دەڕاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەگەڕێتەوە بە لای دایکی دەڕات و دەگەڕێتەوە بەس بۆ ئەوی خوا دایکی هیدایەت بدە دڵخۆشە دەگری دایکی کافرە دەگری کاتە دایکی موسڵمان دەبێ هەر دەگری پێ ناخۆشە بۆ شێوە دایکی بمرێت خەمی لێ دەخوات خەمخۆرێتی وەڵای برای بەڕێزم ئێمەش دەمانەوێ ئێوە ڕێگای خوا بگرن ئێمە خزمەتکاری ئێوەین ئێمە بچووکی ئێوەین بەڵام دەمانەوێ ڕێگای خوا بگرن هەر کەسێکیش بە قسەمان نەکە بەخوا خۆی زەرر دەکات چکە قسەی خۆمان نییە قسەی باوباپیرمان ننکمان بۆ ئێوە باز ناکەین دەڵێن خوا و پێغەمبەری خوا وایان فەرموو صلی الله عليه وسلم ئەوەی بە قسەی ئەوان بکات ڕزگاری دەبێ هەر کاتێک مامۆستایەکی ئاینی قسەی گیرفانی خۆی پێتانوت بە قسەی مەکەن بەس کەوتی خوا و پێغەمبەری خوا وا فەرمێ صلی الله عليه وسلم تۆ گوێڕایەڵ بە برای بەڕێزم لە کۆتاییدا دەڵێم بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان شایەتن بەڵگەن لەسەر ئەوەی کە خەڵکی بەڕاستی زۆربەی خەڵکی حەزی بە دینداری نییە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵگەن لەسەر ئەوەی ئەو خەڵکە دینداری کاریگەری بەسەریەوە نییە بڕۆ سەیری کۆمنتەکانی خوارەوە بکە ئەو خەڵکە کوا ڕۆشت و ئەخلاق لای زۆربەی خەڵکی دولۆڕی بەڕێستان جوێندان سوکایەتی قسەی ناشرین کۆمنتەکان دەخوێنیتەوە هی خەڵکی بەڕاستی شەرم دەکەی ئەمە خەڵکی نوێژگەرە ئەمە کەسانێکە بە ڕۆژوو مانگی ڕەمەزان ئەمە سیفەتیان بێ ئێبرا با خەڵەتێ بکە ئینسان با خەڵەتێ بکە نابێت تۆ بچی حەیای بەری تۆ غەڵەتەکەی منیش غەڵەتەکەم ئەوی تریش غەڵەتەکە بختیانێ بۆ کەسێ بکرێ ڕاست بێ یا ڕاست نەبێ کابرا گەوتیان زینایش کرێتەوە گوێنی پێ مەدە کاکی گیان با زینای کردبێ پیاوی کوشتووە گوێنی پێ مەدە کاکی گیان با ڕۆشت و ئەخلاقمان جوان بێ تەماشا دەکەی خەڵکێکی زۆرێ پێی شەرمە پێی عەیبە وتار بڵاو کاتەوە قورئان بڵاو کاتەوە کاکە بڵاوی ناکەم دوای پێ بڵێن ئیسلامی یعنی وای لێ هاتووە بڵاوکردنەوەی بابەتی دینی بێتە شەرمەزاری لای هەندێک کەس کاکە بڵاوی ناکەم و با نەزانن معاشەکەم نەبڕێ معاش بۆ بڕێ کاکە معاش بۆ بڕێ خۆ لە برسا نامری ئەوە بمانەوێ ئیسلامەتی سەرخەین ئەوە بمانەوێ خوا لە خۆمان ڕازیکەین بێگومان نابێت با ئینشاڵڵا دیندار بین با تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبووکەکەمان ئەکاونتەکەمان دینداری و خواپەرستی پێوە دیار بێ با بەڵگە بێ لەسەرەوەی کە ئێمە ئەهلی دینین و ئێمە نوێژ و ڕۆژ و عیبادەت کاریگەری بەسەرمانەوە هەیە نەک هەر خەریکی گۆرانی بڵاوکردنەوە بین هەریکی فلیم بڵاوکردنەوە بین ئاگامان لە هیچ نەبێ دیندار بە دیندار لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەت دەکات لەسەر شت بە شت کە بڵاو کردوتەوە ئەگەر خراپەکاری تیا بێت والله محاسەبە دەکری وا دەزانی ئەم دنیایە هەر ئاو بە ڕۆشنی وە تۆ ئەمێنی ڕووناک بێ بۆ تۆ نەبەخوا ڕۆژێک دێت تاریک ئەبێت ڕۆژێک دێت لاشت لە جوڵە دەکەوێت ڕۆژێک دێت بەرەو پرسیاری ناوگۆڕ دەڕۆی بەڵام ئایا چیت ئامادە کردو بۆ ڕۆژە با ئینشاڵڵا دڵسۆزی ئەو ئیسلامە بین دڵسۆزی ئەو خەڵکە بین خەڵکی فێری دینداری بکەین با ڕێگای خوا بگرین ئەمڕۆ یا بەیانی دەمرین بەڵام شتێکمان ئامادە کردو بە قیامەتی خۆمان کە مردیشین گەڕانەوەمان نییە بەخوا
ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوا لێ بێ نمونەی ئینسانی ئیماندار و بە تەقوا بوو، نمونەی کەسێک بوو کە دڵسۆز بوو بۆ ئەو دینەی خوا، حەزێ کرد هەموو خەڵکێک دیندار بێ، هەموو خەڵکی خواپەرست بێ. ئەگەر ئێمەش ئاوا بووین ئینشاڵڵا لە دنیا و قیامەت دڵخۆشە بین. وەڵڵا گەورەترین شانازی، گەورەترین فەخر ئەوەیە کە ئینسان خزمەتکاری ئەو دینەی خوا بێت. وەڵڵاهی ژیان لە پێناو خوادا، ژیان بۆ خوا، بۆ ڕەزامەندی خوا زۆر قورسە. دەیەها شتەیە حەزت لێتی لەبەر ترسی خوا نایکی. وەڵڵا دڵنیا بەخوا پاداشتێکی زۆر گەورە دەداتەوە. بۆیە دەفەرمێ وەلیمەن خافە مەقامە ڕەبیهی جەنەتان، ئەوەی لە خوا بترسێ دوو بەهەشتی بۆ هەیە، دوو بەهەشتی گەورە و فراوان، نەک بەهەشتی، دوو بەهەشتی بۆ هەیە. خوا دەزانێ هەر بەهەشتێکی چەندێک گەورەیە. کەواتە لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، دیندار بین، شەرم نەکەین لەوەی کە پەیامی خوا بڵاو بکەینەوە. مولحیدێک بێدینێک پێی شەرم نییە بابەتەکەی خۆی بڵاو کاتەوە. کەسێک لەگەڵ مەیمونێکە، لەگەڵ ئاژەڵێکە، لەگەڵ بووکەڵەیەکە، لەگەڵ دیوارێکە زەواجەکە پێی عیب نییە بڵاوی کاتەوە، تۆ پێت عیبە؟ پیاوێ لەگەڵ پیاوێکە زەواجەکە نەعوذ بالله پێی عیب نییە بڵاوی کاتەوە، تۆ پێت عیبە باسی قورئان و حەدیث بکەی؟ کەسێک پێی عیب نییە قسەی بێمەعنا بڵاو کاتەوە دلۆڕی بەڕێستان، بەڵام تۆ پێت عیبە باسی دین بکەی، پێت عیبە قورئان بڵاو بکەیتەوە، وتار بڵاو بکەیتەوە، با خەڵک بزانێت تۆ کەسێک دینداری، ئەو نوێژ و عیبادەت کاریگەری بەسەرتەوە هەیە. با لە ڕۆژی قیامەتە بەڵگەیەک هەبێ کە تۆ بەڕاستی دینی خوات بڵاو کردوتەوە. لە کۆتاییدا دەڵێم خوای گەورە دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. قسەی چی هەیە؟ باشترین قسەیەک خوای گەورە دەفەرمێ قسەی هیچ کەسێک بەقەت ئەو قسەی ئەو کەسە چاک نییە کە بانگەوازی خەڵکی دەگا بۆ ڕێگای خوا، بۆ لای خوا، وە کردەوەی چاکی شەکا و دەشڵێ من مسلمانم. کەواتە ئەم سێ خاڵە زۆر گرنگە. بانگەوازی خەڵکی بکە بۆ ڕێگای خوا. خۆ قورئان نازانی دەتوانێت قورئان بڵاو بکەیتەوە، خۆ وتار نازانی ئەتوانی وتار بڵاو بکەیتەوە. یەکەم دینی خوا بە خەڵکی بگەێنە لە ڕێگای ئەکاونتەکەی خۆتەوە، ئەمە خاڵی یەکەم. دووەم کردەوەی چاک ئەنجام بدە، چاکە بکە، چاکە ئەوەی چاکە ئەنجامی بدە. سێمیش بڵێ من مسلمانم، شانازی بە ئیسلامەتی خۆتەوە بکە، هەروەکو چۆن بێدینێ شانازی بە بێدینی خۆیەوە دەکات. داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی، خوای گیانە دوای مانگی ڕەمەزانیش بەردەواممان کەی، ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی، خوای گیان هیدایەتی گەنجەکان و پیرەکانمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕی، ئەوانەی نەخۆشن خوای گیان شیفایان بدەی، خوای گیان هەروەکو چۆن ئێستا کۆمان نەکردو ئاوا لە بەهەشتا بە دڵخۆشی و بە بەختەوەری و کامەرانی کۆمان بکەیتەوە. خوای گیان لەم مەجلیسە هەڵسین، گوناه و تاوانمان پێوە نەما بێ، خوای گیان لێمان خۆش بە ئەوەی کە لێرەی و ئەوەشی گوێی لێمانە، ئەوەشی گوێی لێمان نییە، یا ڕەبی خوای لە هەمومان خۆش بە. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.